گرنگی ناوچەکە و ئەمریکا و جیهان لەوانەش دوای نزانیاریەکان سەبارەت بە دادگایکردنی حەمیدی نووری و هەروەها پلانەکانی بایدن سەرۆکی ئەمریکا بۆ دابەزاندنی ڕێژەی هەڵاوسان لە ئەمریکا. ئەمە هەروەها بەحسا مافێ ji berxwebirina zarokan li Amerîka û rewşa penaberên Sûrî û plana Tirkiya vegerandina wan û hin mijarên din jî dikin. دیمیترۆ کۆلێبا وەزیری دەرەوەی ئۆکرانیا ڕۆژی پێنجشەممە لە بەرلین گوتی ئۆکرانیا خوازیاری جێگایەکە لە یەکێتی ئۆروپادا ئەو بە کەناڵێکی ئەڵمانی گوت تەنانەت ئەگەر بەدەستهێنانی ئەو ئەندامێتیە کاتێکی زۆریشی بووێ گرنگ نییە بۆ ئێمە گرنگەوەیە ئۆکرانیا لە یەکێتیەکەدا شوێنێکی هەبێت. ئەو گوتیشی زۆر جار گوێمان لەوە دەبێت کە ئۆکرانیا بەشێکە لە ئۆروپا و لەگەڵ ئۆروپادا خێزانێکن هەر بۆیە ئێستاش کاتی ئامادەکردنی جێگایەکە بۆ وڵاتەکەمان لەو یەکێتیەدا. ئەمانوئێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا لە سەرەتای ئەم هەفتەیەدا هۆشداریدا کە پرۆسەی ئەندامبوونی ئۆکرانیا لە یەکێتی ئۆروپا دەیان ساڵ دەخایەنێت. سەرۆکوەزیرê Dênmarkê Mette Frederiksen roja pênşemê got ku Dênmarkê ji bo pejirandineke bi leziya endamtiya Finlandayê bo NATOyê her tiştî bike. Axaftina wî tê piştî ku Finlandayê nîşan bi wê yekê da ku ew ê ji bo endamtiya hevalbendiya leşkerî bê derengî serîlêdanê bike. Frederiksen li ser Twitterê got ev yek dê NATOyê û ewlehiya me ya hevpar xurtir bike. لەوەتای کشانەوەی هێزەکانی رووسیا زیاتر لە 1000 تەرم تا ئێستا لە بۆچاو ناوچەکانی دیکەی دەوروبەری کیێڤ دۆزراونەتەوە کە زۆربەیان شوێنەواری گولە بەستەریان و دیارە. یۆرای تەمەن 14 ساڵ خەریک بوو ببێ بە یەکێک لەو کەسانە ئەو لەگەڵ باوکی بە پاسکێڵەکەیان کە پارچەی قوماشی سپیان بە نیشانەی ئاشتی پیا هەڵواسی بوو خەریکی سەردانیکردنی دەراوسێ بریندارەکانیان بوون کە لە ژێرزەمین و ماڵەکاندا خۆیان هەشاردا بوو. کاتێک یۆرا و باوکی سەربازە ڕووسەکان دەبینن دەست بەجێ دەوەستن و دەستیان بەرز دەکەنەوە. سەربازەکە پرسیاریان لێ دەکا کە تۆ چی دەکەیت و بەبێ ئەوەی چاوەڕێی وەڵام بکە تەقە لە باوکی یۆرا دەکات و دەیکوژێت و دوو گولەش بەر یۆرا دەکەوێ هەرچەندە لە مردن ڕزگاری دەبێ. چیرۆکی یۆرا و باوکی باس لە هەوڵی ڕووسەکان دەکات لە کوشتنی خەڵکی مەدەنی. نووسینگەی مافی مرۆڤینەتەوە یەکگرتوەکان دەڵێ بەلایەنی کەمەوە 202 منداڵ لەسەر تاسەری ئۆکرانیا دوای داگیرکاری رووسیا کوژراون و دەشڵێ پێدەچێت ژمارە ڕاستەقینەکان بە شێوەیەکی بەرچاو زۆرتر بێ لەو ژمارانە. دەستهڵاتدارên alîgirên Kremlinê li Xersona Ukraynayê roja çarşemê bang li serokê Rûsya Vladimir Putin kir ku herêmê bi xwe ve girê bide di demekê da ku Moskw Kiev bi topbarankirina bajarekî Rûsî tawanbar kir di qonaxa herî dawiya şerê wan yê bixwîn de. Di topbarana Belgorod de kesek hat kuştin û sê jî birîndar bûn li gorî parêzgarê bajêr ku got ew rewşa herî dijwar e ku li beramber herêma sînorî rûberû maye di ji dema Rûsya leşkerên xweşandina Ukraynayê berî 11 hefteyan. Ev pêvajotên di demekê da ku Ukrayna got artêşa wê xwe diparêze û leşkerên Rûsî ji duyemîn bajarê wî welatî Xarkêv li Bakurê Rojhilat paş ve vedigerîne. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆک جۆ بایدن ڕایگەیان کە هەڵاوسان کێشێکی سیاسی سەرەکیە لە ئەمریکا و هۆکارەکەشی هێرشی رووسایە بۆ سەر ئۆکرانیا. بایدن دەڵێ حیزبەکەی پلانێکی باشتری هەیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەڵاوسان کە لە ئیستادا 8.9% بینەری راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبین سەبارەت بەم پرسە.
پێویست ناکات تۆ ئابووری ناسبیت بۆ ئەوەی لە بارەی گرانیەوە تێبگەیت. بۆ زۆرێک لە ئەمریکایەکان مەسەلەی بەرزبوونەوەی نرخەکان هەر لە خۆراکەوە هەتا دەگاتە بەنزین هەموو کەس بە تەواوی هەستی پێ دەکات. جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا دەزانێت ئەمە بابەتێکی سەرەکیە بۆ دەنگدان لە مانگی 11دا. دەمەوێت هەموو ئەمریکاییەک بزانێت دۆسەی گرانی بەڕژگی وەردەگرم و ئەرکی سەرەکی ناوخۆییمە. سەرۆک بایدن تشکی خستە سەر مەسەرەکانی ئابووری لە ویلایەتە سەرەکیەکانی وەک نۆرث کارۆلاینا و ئۆهایۆ و ئایەوە و هەروەها لە ئەلەبامە و لەو ویلایەتانشی بە دۆستی دیموکراتەکان دەناسرێن وەک ئۆریگن. سەرۆک هیچ شتێک ناکات جگە لە هێرشکردنە سەر کۆماریەکان نەبێت. ئەگەر ئەو دەیەوێت ئێستا شتێک سەبارەت بە گرانی بکات جا ئەوەی پێویست ئەنجامی بدات دەست لە کارکێشانەوەیەتی. هەر مانجێک لە پۆستەکەیدا بووە گرانیش خراپتر بووە. ڕاپرسیەکانی ئێستا لەسەر ئاستی جیهانی نزیکەی لە 40% سیاسەتی ئابووری بایدن پەسەند دەکەن. هاوکات ڕەخنەگرانی کۆماری لەو بارەیەوە تونترن. سیناتۆر ڕێک سکۆت ئەندامی ڕێبەرایەتی کۆماریەکانە لە سینات لە پلانێکدا ئاشکرای کردووە لە کارنامەیەکدا بۆ مەزنکردنەوەی زیاتری ئەمریکا. لەو پلانەدا ڕێژەی باج لەسەر 75 ملیۆن خێزانی ئەمریکایی زیاد دەکا، واتە لە 95 ئەوانەی ساڵانە داهاتیان لە $100,000 کەمترە. ئەمە ژوا دەکا هەر خێزانە نزیکەی $1,500 باجی زیاتر بدا. بەڕای منیش ئەوان پاشەکشیان بە بابەتەکە کردووە. کۆشکی سپی ئۆباڵی تێکچوونی ئابووری دەخاتە ئەستۆی پەتای کۆڤید-19 و هەروەها ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕووسی بەهۆی ئەوەی ئۆکرانی داگیر کرد و کاریگەری کردوتە سەر نرخی وزە و نرخەکانی دانەوێڵا. شیکاران دەڵێن جۆ بایدن بەر لە دەنگدانی مانگی 11 کاتی بەدەستەوە نییە. گۆڕانە بنەڕەتیەکانی سیاست جیاوازی دروست دەکات بە درێژایی کات. بەڵام ئەگەر پرسیارەکە ئەوە بێت کە ئایا ئەوان جیاوازی دروست دەکەن لە نێوان ئێستا و هەڵبژاردننی ناوەڕاستدا، ئەوە دەبێت سەرۆک کۆمار زۆر بەبەخت بێت بۆ ئەوەی ڕوو بدات. شیکاران دەڵێن گرانبوونی کاڵا لە ئەمریکا کاریگەری لەسەر جیهان هەیە. ڕۆژی سێشەممە ڕێکخراوی نێودەوڵەتی کار گوتی ڕێژەی گرانی لە جیهاندا لە مانگی 2022دا گەیشتە 9.2 ئەوەی دوو هێندی ڕێژەی لە سەدا 3.7 مانگی 3 ساڵی 2021 بوو. ئەوەی لەم گرانیە دەکەوێتەوە خۆڵقاندنی سستی ئابووریە بۆ وڵاتانی گروپی حوت. ئەوەش بۆ تەواوی ئابووری جیهان باش نییە. دەرەنجام ئەم کێشەیە دەکەوێتە ئەستۆی دەنگدەرانی ئەمریکایی. هەڵبژاردنەکان هەوڵ و تەقەلا بۆ سەرجەم 435 کورسی لە ئەنجومەنی نوێنەران بەخۆیەوە دەبینێت و هەروەها بۆ یەک لە سەرسەی کورسیەکان لە ئەنجومەنی سینات و لە دەنگدانە خۆجێیەکان لە پتر لە 39 ویلایەتدا. دەمەکێدا کۆ هەڵبژاردنên nîvdem îsal li Amerîkayê dibin gelek pirsgirêkên siyasî di navbera partiyên demokrat û komariyan da derdikevine pêş di nav wan de jî êrişa Ukraynayê li Rusya li Ukraynayê û herwiha rewşa aboriya Amerîkayê ku niha di helawsaneke an ku enflasyoneke bê hempara derbas dibe. Ji bo ronîkirina vê mijarê niha hevkarê me dexîlê şemo ji pêş kongresê bi meraya dem baş dexîl sedemên helawsanê li Amerîkayê çi ne؟ سپاس صالح يعني بريان بحث سدمن هلوساني بكين يعني ويجرانيا كو ام بيجيني دبي ام زين او تشتي عن شاو ام دزانن كو او انفلاسيون هيا يعني او جراني هيا يك بنمونا هيزا بري تهي دولار بيان هر بركي دي با لبازاري كيم دبا يعني لاواز دبا يعني شيانا كريني لاواز دبا اوجي بجمان مادي بنمونا چند سبس چند اگرن يعني بري زياده دي كفتا بازاري بري زياده دبا بو چند اگرا وكي مادي بري 2 سالا يعني بتر 2 سالا امريكا بنمونا وقالك ولاتين ديجي بركي زياده اخسنا بازار عجبو ابوري فجي تفو وبردوام بتن جبر مثلا كورونا يعني هناك ولات دي موچا زياده كنو يشبكن بارا زياده احنا بازاري اف دبا اف لا كلاني دوي مثلا جرانيا نرخي كلوبالين روجانيك وخلق بي تي في بي هاي اف يا عم بيجني جراني ليه سدمنوي چنس سدمنوي انهاكو في جرانيا نهال الجهاني حمي بيدا بوي دو الين اوجي بو نمونه كورونا 2 سال و چند ماهن بوري ابوري جهاني حمو لاواز كريا صص كريا الوزي جرا درست كرنا افيا كي ادوي وي تشتغ درست كر للجهاني او ادغودني فغواستلو غهاندنا كلوبالين ساسكاريه
دنێڤبەرە وڵاتاندا باشە دەخیل باندۆر لەسەر ژیانە خەلکێ یا ڕۆژانە کریە لە ئەمریکا چ لە دەربەی ئەمریکا بەری ساڵح سەدەمی هەرە سەرەکەی کوونەها ئەم دەبینن ئەوە شەڕی رووسیا لە ئۆکرانیایە و دوو تشتکردنەوەیژی یەکژی نرخی نفت و گازی لە جیهانی تەفدە گران کردە و ئەوێ دەما نرخێوی گران بە ینی کاریگەریاوە لەسەر ئابووری زوو دیار دە بە ئادوێژی بەرهەمی چاندنی لە جیهانی تایبەتژی ینی دەبێژن چاندنا ئۆکرانیا دەرکەتە ئەوروپایان جیهانیژی ئەو ژی ڕاوەستاندیە و بەهای وەی خواردنی 13 سەدی بلند کردە ینی ئەو سەدەما سەرەکیا بێت پرسیارەتە ئەو بوو و نهار ڕێژە یا هەری بلندا لە جیهانی و 40 ساڵاندا بلندتر بووە چاوە وی چارەسەر بە ئەسزان بەستا من چاوە ینی باندۆرە وەلی سەر ژیانە ڕۆژانەیە خەلکێ ینی ژیانە ڕۆژانە ساڵ ئەگەر تو بچی بازار ینی ئەگەر تو بەری ساڵێکی یان چەندێکی چوبی بازار بەری 2 ساڵە بچی بازار تشتی بکڕی توێ سوکێدا ببینی نرخی هەر تشتێکی بە ڕێژەیەکە تایبەت بلند بووە بۆ نمونە بگرە ژ خانیە کڕینە خانیە هەتا کرێکردنا خانیە و حتا بچووکترین تشتێک و دە بازاردا بۆ نمونە خانی 5 سادی پتر بلند بووە هەنێک خوارن 8 سادی نرخێوان بەهایوان زێدە بووە تشتی بالکێش تو دوسوکێدا دەبینی وەکو راپۆرتا تەدا مەدیتیە راپۆرتەوە بەری نەها بەڵاوکردی دەبێژێت تو نرخ حوجەیە ئابووری نازبی ji بۆ تو بزانی ئەف چ تشتا چێ دەبە تو بچی بازار بچی سوکی دوێنا دەبینی باشە دەخیل ینی ڕێڤەبەریە ئەمریکا ڕێڤەبەریە سەرۆک و بایدن دکارێت چ بکات vê derbarê da wekû serok ئەوەیە بەرپرسە داویە داوی ku vê çareser bike şêwaz yan mîkanîzma çareserkirinê çi ye بايدن دوه إلينوي بو أو دزانك وأفاوي كاريجرياوي قالك مزن هبا لسر هالبجاتنين دامي نيفيك وبشتي شن مهدي بيكرن جبو أندامن كونغرسي وقالك هالبجاتنين الولايات عنجي وي كان تشد قوتن ياك شوان تشتا قوتي أبي الرجاء قازان جال لسر دينا كيم بك جبو خالق بكار بدينا بك جبو كو أبوري بردان بو وكار بك يعني دوجي وي سوز دانا كو بتر نفتي جا عمبار النفتين أمريكا درخا بيخدا بازار هلبتا أبي قريداي بسوكا جهاني جي هيا دفي أو دقال ولات النفط خلط زلال بو داخل الشموت بيش كونغرسي مرة ويجالك سباس سرسلا سرچاوا نەخۆشخانەکان لە دەوروبەری باشووری کالیفۆرنیا سەدان پێداویستی پزیشکی ڕەوانەی ئوکرانیا دەکەن دامەزراوەیەکی خێرخوازی لۆس ئانجلس هەموو نەخۆشخانەکانی یەک خستووە بۆ ناردنی یارمەتیەکان بۆ ئوکرانیا پێکەوە راپۆرتێک لەسەر ئەم هەوڵانە دەبینین کەرەستەکانی چاودێری برینەکان بۆ ڕۆژدەگەریەکان و بوویەکەی چاودێری چر هەمووی خۆبەخشەکان لەگەڵ دامەزراوەی ئۆکرانیا لە لۆس ئەنجلسی کالیفۆرنیا نزیکەی 10 تان پێداویستی پزیشکی و کەلوپەلیان کۆ کردوونەتەوە. پسپۆری ئۆکۆنۆلۆژی ئەمریکی و پەنابەرێکی ئۆکرانی میکۆلا ئۆنێشنچینکۆ لە نێو ئەو خۆبەخشانەدایە. لێرە دەرمانی چارەسەری برینی زۆرمان هەیە دەرمانی بەڕێوەبەرایەتی دەماری دڵۆپە هەروەها سرنگ کۆت و دراف بۆ نەخۆشەکان 6 بنکەی پزیشکی گەورە کەلوپەلی پزیشکیان بەخشیوە بۆ ئۆکرانیا هەردوو لە لۆس ئەنجلس و ناوچەکانی تر لە باشووری کالیفۆرنیادان. ئێمە هەموو شتێکمان لە سندوقی جیاوازدا داناوە ئێمە نامەمان لە وەزارەتی تەندروستی گشتی هەیە بۆیە بەڕاستی دەزانین خەڵکی ئۆکرانیا پێویستیان بەچیە و پێویستیان بەچی نییە ئێمە هەوڵ دەدەین ئەوەی پێویستە بینێرین. هەموو سندوقەکان دیاریکراون و ژمارەیان لەسرە و بەم زوانە خۆباشەکان باریان دەکەن بۆ سەر فڕۆکەی باری تایبەت پاشەکەم بەخشین دەبوو بە دوای خۆباشی زۆرتر بگەڕین کە ڕاستەخۆ یارمەتی بدەن بۆ سەوداکردن لەگەڵ بەخشینەکان خەڵکانێکی زۆر لە ئوکرانیا و ئەمریکا و لە رووسیا و بێلاڕووسەوە ویستیان یارمەتی بدەن. خەڵکێکی زۆر جیاواز یارمەتی دەدەن ئەوان تەنیا دێن بۆ ئێرە چونکە دەیانەوێت یارمەتی بدەن لە جیاکردنەوەی بەخشینەکان و سندوقەکان پێش ئەوەی هەموو شتێک ڕەوانەی ئۆکرانیا بکەین. لە ئۆکرانیا ئەو بارە گرانبەهایەی پزیشکی بۆ ڕێکخراوە خێرخوازیە جۆرا و جۆرەکان دەبەخشێت کە دابەشی دەکەن و ڕاستەوخۆ دەینێرن بۆ نەخۆشخانە گشتیەکان یان سەربازیەکان کە دەکەوێتە نزیک هێڵەکانی پێشەوە. یەکێک لە دامەزرێنەرانی دامەزراوەی خێرخوازی لەگەڵ ئۆکرانیا لە لۆس ئەنجلس میخایلۆ لاڤرێس دەڵێت یارمەتی مرۆیی لە ئێستادا زۆر زیاتر دەبێت.
ئێمە داواکاریمان لە وەزارەتی تەندروستی ئۆکرانیا هەیە بۆ کەرەستەی پزیشکی و دەرمانی تایبەت هەروەها لەگەڵ کونسڵخانەکانی ئۆکرانی کار دەکەین. ناوەندی پزیشکی ڕۆناڵد ریگان UCL بە خۆشحاڵیەوە هەموو ئەو شتانەی کە ئێمە داوای دەکەین دابینی کرد هەموو ئەو شتانەی کە کەممان لێ هەبوو. فڕۆکەکە لەگەڵ بارە بە نرخەکەدا بریاروایە لە ناوەڕاستی مانگی پێنجدا ڕەوانەی ئۆکرانیا بکرێت. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برaya malper û platformên mîdya civakiya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. قانوندانەرên دموکراتên Amerîkayê roja çarşemê têk çûn di derbaskirina projeya biryarekê de li Sînatoyê ku armanca wê ew bû parastina mafê ji ber xwebirina zarokan. Dadgeha dengdana Sînatoyê hat piştî erêkirina proje biryarê ji aliyê encûmena nûneran ve wekû rêgirî li reşnivîseka dadgeha bilind ku pêşniyaz dike qanûna Roe v. Wade ya mafê ji berxwebirinê were ji navbirin. Piştgiriya xelkê ji bo mafên ji berxwebirinê hinekî zêde bûye ji dema ku reşnivîsa dadgeha bilind hatiye belavkirin lê li seranserî welêt pir kes pêşwaziya tevgera pêşbînîkirî ya dadgehê dikin. Ji bo şîrovekirina bêhtir di vê derbarê de navhevkara me Özlem Yasak ji navenda nûçeyana dengê Amerîka bi me re ye dem baş Özlem agahiyên dawî li cem te çi ne divê derbarê? Dem baş Salih kawere em bi hev ra keliyên herî giring ya dengdana do ku li seranserê Amerîka mijara yekê bû binêrin. Sed endamên Kongresa Amerîkî tevahî beşdarî dengdanê bû. Dengdan tevahiya rojê heta nîvê şevê berdewam kir. Nîxaşên gelek tund hatin li ser dîka Kongresê kirin. Demokrat ev dengdana wekî dengdana herî giring ya ser mafan ya 5 salên dawî binav kirin lê komariyan jî wek pêşnivîsek kanûnê ya bingehîn radîkal û gelek tundirev binav kirin ev nîqaşana domyan di dawiya dawiyê de di encamê de dengdan hate kirin li 51 deng dijberiya kanûnê hate kirin 49 jî bo piştgiriya wî hate kirin û di encamê de ev pêşnivîsa têk çû. Di dema dengdanê de Özlem yani em bibêjin dadgeha bilind çavereye ku bibêje li hev kom bibe bicive yani çi tê çaverêkirin di wê derbarê de li dadgeha bilindê çi bibe eger em bidin ber çavan ku em bibêjin John Roberts gotibû ku ev wekû xiyanetê ev belavkirina vê reşnivîsê. Belê salê ser vê belavkirina pêşnivîsa dadgeha bilind lêpirsînek ji hêla hêzên taybet ku Marshall têne binavkirin dimeşe lê ev civîna îro taybet ya dadgeha bilind ji xwe berê de hatiye plankirin kes nikare beşdarî vî civînê bibe lê belê rojeva civînê nehatiye eşkere kirin civînek taybet be em ê jî bimeşînin ka naveroka civînê çi ye lê em piştî civînê serok Joe Biden bi daxuyaniyek tund helwesta komariyan rexne kir û got ku komariyan parastina saxlemiya jinan bi tevahî asteng kirine dema ku mafên bingehîn yan jinan û tevahiya welatiyên Amerîkî dibin êrişekî bêhempa daye li dadgeha bilind komariyan piştgiriya vî yekê kirine. Baş e Özlem eger hatû em bibêjin ev reşnivîs bûye rastiyek li ser erdê û bi rastî jî dadgeha bilind dengdan li dor wê kir û erê kir yanî em bêjin qanûna Roe v. Wade ji nav bir wê demê em dizanin xwepêşandan li gelek cihan çi bûne li pêş dadgehên wîlayetan çê bûne wê demê sînaryoya din çi ye li gor agahiyên dawî? Belê eger ev kanûna biryara dadgeha bilind bi fermî were eşkere kirin xeteriya yekî li
ئەوێ gelek rêxistinên sivîl mafan jinan û gelek komên piçûk doh jî ev ji sêsiyê gulanê vir ve xwe pêşandanên xwe didomînin lê li çardê mehê şemiya pêş de xwe pêşandanên mezin ew li serenserê Amerîka were kirin doh jî belê xala te zelal bû Îslamî yasak tê ji navenda nûçeya me re bi gelek spas. زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. بەڵێ پێم وابێ هەڵەیەکی تکنیکی ڕوویداوە بەڵام دەگەڕێنەوە بەڵام کێشەنیە ئێران ناوە نەهرۆجاندا پزیشێکی سویدی ئێرانی یە 5 ساڵی سێدارە بکە شیرۆڤەکار دەبێژن لە ئێرانê هەن کەسن بیانی تێنە بکارانین بە تایبەتی ئالۆزیên di navbera Tehran û paytextên Rojavayî de numuneya Rojavayiyên ku têne cezakirin piştî hilweşîna peymana navokî ya Îranê her diçe zêde dibe. Îran roca çarşemê her wiha du Ewropîyên din girtin di demekê de ku nûnerê Yekîtiya Ewropî serdana Tehranê dike hikûmeta Îranê lêkolînerê Swêdî Ehmed Riza Celalî bi sîxuriya li gel İsraîlê tawanbar dike. Doza wî hevdeme li gel lêgerîneke girîng li Swêdê ji bo ku berpirsekî berê Îranê bi gunehkariyên tawanbar bike. دادگایکردنی حەمیدی نووری لە سوێد کە یەکێک لە ئەنجامدەرانی سەرەکی کۆمەڵکوژی ساڵی 1970 نزیک بووەتۆ لە کۆتاییەکەی و داواکاری گشتی وڵاتی سوێد داوای سزایی زیندانیکردنی هەتاهەتایی بۆ ناوبراو کردووە. هاوکاتیش دەستگای دادوەری ئێران ڕایگەیاندووە کە بەم زوانە سزای لە سێدارەدانی ئەحمەد ڕەزا جەلالی هاوڵاتیەکی ئێرانی سوێدی بەندکراو لە ئێران بەڕێوە دەچێت. ڕۆژی چوارشەمەش ئێران ڕایگەیان کە دوو هاوڵاتی ئۆروپایی لە ئێران دەست بەسەر کراوە. زۆرێک پێیان وایە لە سێدارەدانی جەلالی و دەست بەسەرکردنی هاوڵاتیانی ئۆروپا پەیوەندی بە دادگایکردنی حەمید نووریەوە هەیە. بەڵام ئێران دەڵێ کەیسەکانی هیچ پەیوەندیەکان پێکەوە نییە. زانیاری ورتر لەسەر ئەم پرسە لە لای ئەحمەد ئەسکەندەری توێژەر و شیکەرەوەی سیاسی لە سوێد وەردەگرین. کاک ئەحمەد وێرای سڵاو سپاسم بۆ بەشداریتان لەم بەرنمەیەدا. سەرەتا دەمەوێت بزانم دوایین هەواڵەکان لەمەڕ دادگایکردنی حەمیدی نووری گەیشتوەتە کوێ؟ زۆر سپاس وێرای سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. دادگای حەمیدی نووری دادگایەکە تەواو بووە. ئێستا ماوەتەوە سەرەوە کە دادگا بە تەواوی بڕیاری کۆتایی خۆی ڕابگەیەنێ. ئەمە دادگایەکی زۆر زۆر تاقانە بوو لەبەر خاتری ئەوە کە بۆ یەکەم جار بوو وڵاتێکی ئوروپایی قبوڵی کرد کەسێکی تاوانبار لەسەر ئەو کوشتارە کە مەزەندە دەکرێت بە هەزاران کەس کوژرابێت لە ساڵی 1970 لە ئەمە ئەکەوێتە سەروبەندی کۆتایی شەڕی ئێران و عێراق کە ژمارەیەک زیندانی سیاسی ئێران کە هەندێکیان تەنانەت ماوەی زیندانەکەشیان تەواو بوو ئەوانەی ئادام کران. جا هەبووکو ئێوەش باستان کرد داوای زیندانی هەتاهەتایی کراوە لە بەرەوە لێرە ئەعدام نییە لە وڵاتی سوێد. ئێستا گەیشتووەتە ئەو ڕادەیە و تەبعەن دەوڵەتی ئێران ئەوەی زۆر پێ ناخۆشە شتێکە زۆر کاگ ئەحمەد وەک باسمان کرد ئێران هەڕەشەی لە سێدارەدانی جەلالی دەکات و هەروەها دوێنێ ڕایگەیاندووە دوو هاوڵاتی ئۆروپایی دەست بەسەر کردووە. ئەم هەڕەشە و دەست بەسەرکردانە تا چەند دەتوانێت پەیوەندی بە دادگایکردنەکەی حەمیدی نووریەوە هەبێت؟ حتمما هەیەی لەبەر خاتیەوە ئێران ئێستا گوڵۆلەی لە لێژیە دیپلۆماتێکی ئێرانی دوو هەفتەی ڕابردوو لە بلژیک محکوم کرا بە 20 ساڵ زیندان لەبەرەوە بۆمبیان هێنا بوو ئەبرا بە پاسپۆرتی دیپلۆماتیکیشەوە هاتبوو و ئەم جار ئەم حەمیدی نووریشە کە ئەم یەکێ لە تاوانبارانی کوشتارەکەیە بەڵێ ئێران ئەحمەد ڕەزا جەلالی ڕاگرتووە بەڵام سەیرەوەی ئەحمەد ڕەزا جەلالی ساڵی 2016 زیندانی کراوە زۆر پێش ئەوەی کە
حەمیدی نووری بێتە دەرەوە یا پێش ئەوەی ئەو دیپلۆماتە تێرۆریستانە لە بیانەوە لە ئەوروپا بەڵێ وەک دوێنێش تەنانەت خۆیان بەرپرسانی ئێران ڕایانگەیان کە بەو پێیەی کە جەلالی 2 ساڵ پێشم پرسی حەمیدی نووری پێش دۆسێ حەمیدی نووری دەستگیر کراوە هەر بۆیش گوتیان دۆسیەکە پەیوەندیان زۆر بەیەکەوە نییە بەڵام کاک ئەحمەد وەک دوایین پرسیار دەمەوێت بزانم لەگەڵ ئەوەدا کە حەمیدی نووری جیالەوەی لە کۆمەڵکوژی ساڵی 1970 دەستیشی بووە دەوترێت لە سەرکوتکردنی حیزب و چالاکوانانی کوردیش ڕۆڵێکی بەرچاوی هەبووە هۆکار چییە کە پرسی سەرکوتکردنی کوردەکان تا ڕادێکی زۆر کەپ کراوە و باسی لێوە ناکرێت لەم دادگایکردنەدا جارە زۆر کورت ئەوە بڵێم کە ئێران هەمیشە و توێت ئینکاری کردووە کە خەڵک دەگرێ بە بارمتە پێیان دەڵێ جاسوس هەسا لەسەر شتێک ئازادیانەکە وەکو بینیمان لە بریتانیا بۆ 400,000 پۆند ئەو خانمە و کەسێکی تریان ئازاد کرد ئەم مەسەلەی کوردستان بەڵێ ئەم حەمیدی نووری دەرکەوت لە یەکێ لە کۆدانیشتەکانی دادگادا کە لە مەریوان بووە لە کوردستان بووە وەکو شانازیە گێڕایەوە کە من لە کوردستان بووم و لەگەڵ سپای پاسداران لەوێ شەڕم کردووە لەگەڵ تێرۆریستان و کە ئێمە هەمومان تەبعاً تێرۆریستین لە چاو ئەوانەوە ئەوەی باس کردووە من پێم وایە هۆکارێکی ئەوەی کە باسی کوشتنی گەلی کورد و پێشمەرگە و خەڵکو و ئەو کاولکاریە کوردستان لەم دادگا نەکرا ئەوە بوو کە ئەم دادگا لەسەر تاوانێکی دیاریکرا و لە ساڵی 1970 بەڕێوە چوو و ئەم تاوانبارە بە تایبەتی لە زیندانێک بە ناوی زیندانی گەوهەردەشت لەوێ تاوانبار کراوە و ئەوەندە شاهد و بەڵگە زۆرن کە هیچ ڕێگای نکۆلیکردن و ئینکارێک نەماوەتەوە هەرچەند چالاکانی کورد لە دەرەوەی وڵات بەگشتی و بە تایبەتی لێرە لە سوێد زۆر جار هەوڵیاندا چ لە بەردەرگای دادگا لە دەرەوە چ لە ناوەوە مەسئلەی کوردیش مەسئلەی تاوانەکانی کۆماری ئیسلامی دێش بەگەلی کوردیش بێنە بەرباس و هەڵبەت ژمارەیەک لە سیاسی ئێرانی کورد کە خۆیان لە زیندانی ئێران بوون ئەوان یان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ من کەسێکیان نەناسم خانمێکە خەڵکی مەهاباتە بەڵام هاوسەرەکەی لەناو ئەو کەسانە بوو کە حەمیدی نووری دەستی بووە لە کوشتنیان و لە ئەکەوێتە ناو ئەو کۆمەڵکوژیەوە کە ساڵی 1970 کراوە. بەڵێ سوپاس بۆ ئێوە ئەحمەد ئەسکەندەری شیکەرەوەی سیاسی کە لە وڵاتی سوێدەوە لەگەڵماندا بوو. بەڵێ بەفراو ئەم بەردەوامت بەرنامە خۆدا و مە هەنێک تشتین گرێدایی بە سووریە و بە ئەفرینێ و پەنابەرین سووریە و پلانە تورکیا دەرباسکردن وانژی هەیە. بەڵێ راپۆرتێکیشمان هەیە لەسەری کە ئەدەڕێنە لای. بە بەشداری ژمارەیە کەسایەتی لە کەمپی ئەلشەهبا بۆ ئاوارەکانی ئەفرین کۆڕێکی نێودەوڵەتی لەسەر ئەفرین بەڕێوە چوو. دوای کۆمەڵێک گفتوگۆی گرنگ کۆڕەکە بە چەند پێشنیارێک کۆتایی خۆی ڕاگەیاندووە. نەورۆز ڕەشۆ پەیامنێری دەنگی ئەمریکا لە ئەفرینەوە لەم بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون. فۆرما ئەفرینە یا ناونەتەوەیی کولپەناگەها شەهبا پێک هات و پشتینی قاشێن بەرفەرەح ژە ئالیەی بەشداران ڤە بە ئەنجامنامەیەکی بداوی بوو. تێدە هەژمارەکە پشتنیار و شیرەت هاتن ڕاگەهاندن. ئەندامی کومیتەیە ئامادەکاریە فۆرمێ محەممەد ڕەمەدان خاڵێن سەرەکەیین ئەنجامنامەیە بمەڕە پارڤەکردن. خاڵێن وێ سەرەکە ئەڤن یەک جوان بۆ داگیرکاریە لە عەفرینێ داگیرکاریە دەوڵەتە تورک زووترین دەم بێداویکردن چەتەین ئەردوغان ژوەر بێدەرخستن گەلێ عەفرینێ بە ئاوایەکی بڕوومەت ڤەگرن سەر ئاخەخۆ بە گەرانتۆرە ناونەتەوی گوڤەگرن سەر ئاخە عەفرینێ ئەڤ کریانین کو لە عەفرینێ تێن کردن بێن بەلگەکردن دۆسەین وێ لە پیشەی دازگەهێ ناونەتەوی بین پێشکەشکردن سێ مژارên سەرەکەت ڕۆژەڤە فۆرمێدا بوون یا یەکی عەفرین ژالیە دیرۆکی و جوگرافیڤە دۆ سوج و بنپێکردن لە عەفرینێ دقەومن ژە ئالیە قانونیڤە و یا سسیە چارەسەری و خەباتە پێویست چییە ji beşdarên formê Dr. Azad Elî nirîn û helwesta xwe di van mijaran de wiha şîrove kir. Îro çi tê xwestin? Tişta bû bû. Mixabin Tirkiye destê NATO deverê de.
گەرەکە ناتۆ هەنێکی شەرم بکەی وێ سەر وێ مەسەلێ ڕاوەستی بناوێ ناتۆ بناوێ دەولەتێن ڕۆژئاوا تورکیا وێ قەتلی عامی دکەی وێ سیاسەتە دژی مرۆڤایەتیە و دژی کورد دکەی دوێ ئەو هەنێکی دەستگەهێن سیڤیل دەستگەهێن مافناس ناتۆ li hemberî vê siyasetê rawist. Mijara guhartina demografîk û pêvajoya avakirina komgehan li Efrînê di formê de cih girt ku armanca Tirkiye ji vê yekê ji navbirina nasnameya Çiyayê Kurmênce da ku herêmê ji axa Sûrî qut bike û tê xenav mîsaqa millî. Lewma helwesteke niştîmaniya Sûrî li hemberê tê xwastin. Li gor Serokê Hevbendiya Niştîmaniya Demokratîk ya Sûrî. Em dengê xwe bigînin herêmên Sûriyê giştî em bêjin hedefê Türkan ne tenê Kurdin, hedefê Türka Arab û Kurda bi hev xîne, alanên Arab û Kurda têke bin kontrolê xwe ew hedefê dîtir ji vî civatî ra vî komponî ra em mesajeke pêgînin dewletên navnetewî Umam Mutehîde siyasetê Türka li hember milletê Sûriye Bakurê Sûriye dene meşandin ev siyaseta Hêjayê bîbîrxistinê ye ku forma navnetewî dibin ser nava Efrîn di navbera dagîrkerî û bercewendiyên navdewletî de pêk hat ku bi çavdêriya Meclîsa Sûriya Demokratîk û rêxistina mafê mirovan ya Efrînê birêve çû. Her wiha gelek siyasetvan, lîkolîner û mafnas yên Kurd Ereb û biyanî hazir bûn çi fîzîkî yan online biriya Zoomê. Newrûz Reşodengê Amerîka Şehba. Kurdên Sûriyê ne tenê nîgeranin lê projeya Tirkiya vegerandina penaberên Sûrî ji Tirkiye û bicîkirina wan li bajarên Kurdan jî red dikin. Siyasetmedarên Kurd vê projeyê bi siyaseta guhertina demografîk ya navçeyên Kurdî ve didin. Partiyên Kurd di vî warî de hişyarî dan neteweyên yekbûyî. Tevî hemû nakokiyan enek esê û PYD li ser projeya Tirkiya vegerandina penaberan bi yek helwestin. Aliyên Kurdî vê projeya Tirkî bi siyaseta guhertina demografîk li herêmên Kurdên Sûriyê girê dide. Berpirsê ragandina Encûmena Niştimaniya Kurdî li Sûriyê Enekese Hesen Remzî ji dengê Amerîka re diyar kir got beriya niha de silata Be's li Sûriyê projeya Komara Erebî li Bakur Rojhilatê Sûriyê pêk aniye. Tirkiye jî bi vê projeyê armanc dike ku heman siyasetê pêk bîne. دولت ترکیه دخوازی و شخورا قازان بکه وی پروژه هبه سری افجی مترسی که وقت کو کمبرا عربی مترسی بوسم ملت کرد ایروجی مترسی که سر هبونه ملت کرد سوریا ده جبر ملت کن سر عرضه خود جین ملت کی خودی دیروک و خودی مافن جبر وی که چه دولت یعنی لاینه کو بخوازی گهرتنی دموگرافی دفرین کردی دبکه کردستان سوری دبکه ام دبینن مترسیه سر هبون عملات کرد گهرتنی دموگرافین و ام وینا لا پجرینج لای کیبی لعالیەکی din ji ber kontrolkirina herêmên Efrîn serêkaniyê girê spî ji aliyê Tirkiye ve di sala 2018 û 19 de derdora 300,000 Kurd neçarî derbider bûne. Endama Meclîsa Giştî ya Partiya Yekîtiya Demokratîk PYD Erîfe Bekir got ew bi xwe derbidera Efrînê ye dibêje. Ev proje neçareserî ye û dê gelek qeyran bi xwe re bîne û divê netewên yekbûyî û civaka navneteweyî ji vê yekê hişyar bin. Arabîk warê çêkirin, çareserîkê siyasî warê çêkirin, destûr warê guhartin, yanî ka hîn em di nav alozîkê mezin dane na edlibê nikwane gota nikwane yanî girtin heye heta niha aramî tune ye ji ber wê yanî ev biryara Erdogan di vê demê de necida ye û bêdengiya dewletin navnetebî li hewmer wê pêra hevkar e. Daxuyaniya Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan di derbarê vegera penaberên Sûriyê de yên li Tirkiye dimînin ne tenê ji aliyê siyasetmedar û tevgera siyasî ya Kurdî Sûriyê ve tê redkirin. Li gorî çavdêran siyaseta Tirkiye derbarê Sûriyê de ne erêniye bi taybetî li ser pirsgirêka Kurdên Sûriyê. Çavdêra Kurd Ahîn Elî dibêje Tirkiye li gorî peymana millî tev digere got herêmên Bakur Rojhilatê Sûriyê bi giştî têxe kontrola xwe de.
اتفاقیه میثاق ملیش خو سینور کود هندره ایرورو پرانیجی دستوی دی باب و عزاز جرابلس دخوازه درباسی حلب یجی به داگرکریت حلب یجی بده مشاندن دریا عفرین ده وش خو کرکوک و موصلجی جبو به که باشور کردستان جی ندوری و وان پلانای جه کو ترکی دکوی دک ولات خو و داگرکری رسمی دک و شرعیت او ده دمل گوهرتنا دموغرافی ده هجایە بەبیرخستنەیە گوت هەفتەیە بوریدە سەرۆکۆمارێ تورکیە ڕەجەب طەیب ئەردۆغان پلانێکە ڕاگەهاند گوتێ 13 پرۆژە هەنە ji بۆ vegirandina milyonek penaberên Sûriyê ji bo welatê wan. Her wiha di daxuyaniyên fermiyên Tirkiyeyê hate eşkerekirin got niha Tirkiye kar dike got ji bo avakirina 200,000 yekîneyên xaniyên bîton û daxwaza alîkariyê ji rêxistinên namdewletî dike. Kurdên Sûriyê ji hêla xwe ve di vê metirsiyê de ne got hege ev proje pêk hat dê derbiderên Kurd wê nikarbin vegerin cihûwarên xwe. Orê li ber cara siyasî ya Sûriyê digire. Zana Umer dingê Amerîka Qamişlo. Xêrxwazên navnetewî roja sêşemê soza 6.7 milyar dolar dan ji bo alîkariya Sûriyan û welatên cîran yên ku mîvandariya penaberên Sûrî dikin. Lê ev alîkarî kêm bûn li gor armanca neteweyînê girtî ya alîkariya ji bo bi milyonan kesên ku ji şerê Sûriyê reviyane û pala xwe didin ser alîkariyê neteweyînê girtî. Ji bo zaniyariyên bêhtir li dor rewşa penaberên Sûriyê û her wiha plana Tirkiye vegerandina milyonek penaberên dinên Sûrî niha peyamnêrên me Zana Umer li Qamişlo û Eyûb Demîr li Enqerê bi me re ne. Dema we her duwan jî baş Zana li Qamişlo li dor rewşa penaberan û alîkariyê neteweyînê girtî di konferansa Brokselê de çi tê gotin? بله دم باش شخوا یا هری گرینگ او بوگو پشتی قداندنا کنفرانسا بروکسلی وقت قزنجه که جالی تفکر سیاسی حتی گلریجی هبوش برگو چری و بریا خسر چی دجبراوی وقت انا کسیجی بیک هلوس بون درباره نرخاندنا پروژه و گراندنا وان کوچبرین سوری گو وقت گوهرتنه که دیموگرافیک یا سرکفتنی او بوگو د بروکسلی ده هات دست نشان کردن گو لگوری کولانا کردی و دربیجی چا سیاسی چا گالری به دربیجی گو کنگره بروکسلی تکزیل سر خرج کردن وان پرا جبو پروژه و گراندنا کوچبران نهات کردن و افجی یک وقت سرکفتنه که دبینن د عالی کدنجی جبو هات تکز کردن گو بگرتنا ببردوامیه گرتنا درگه عربیه لپیش آلیکاری مروی یه نتوین یک بویی ده به کوچبرین و دوری و دربدرین لوی دوری جه آلیکاری نونتویی به پارمان. تو بحثا وگراندنا پنابرت که از بارم بحثا پلانا ترکیه وگراندنا پنابر سوری با باکور و جلات سوری لواری باکور سوریه تدکی از بچم جمع ایوب یعنی پلانا ترکیه دوی درباره دا ام دزانن راستی هنک جاران رخنه و ناراضی بونا اپوزیسیون جی بو که حتی سرکرده اپوزیسیون کمال کلیشدار و غلو بو تو بود چکی خیالیه دوی درباره در ریاکسیون ترکیه چاوانه صالح انا دکارم بجم کو مثلا پنابرا لوی دری ادی بیه سدما گنگشی او جبو دنگ دستخستنی yani opozisyon ve açı destilati ve rasti legori hasabın dengirtin derkevin peş eva care yekemeku yani partiya destilat AKP ser rewşa penavera civinek çekir u jubo vegerawan hin tiştend ku bedest bixin şekil derkistin peş pişti wici xaser komarên Türkiye Recep Tayyip Erdoğan got ku eme 1 milyon penaver hem jubo an avahi çebikin u bişinin disa de viwari da rasti opozisyon gelek rexne li ser destilatiyetine dibêje ku hemû sedemê van tiştan hûnun ve ev tiştana çêkirin ji bo wî jî lazim e ku ev penaber di demeka herî Kurd da biçin welatê xwe yani vê erî da dîsa Serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdoğan berê got em ê 1 milyon bişînin paşê jî dîsa daxuyaniyeka din da got ku em ê xwedî li van penaberan derkevin ewan hicret kiriye bawayekî orû jî nekê derxist pêş got ewan hicret kiriye او هاتنه ولاتê me em neşin ewan dûr bixînin em ê alîkariya wan jî bikin باشه ایوب دوی درباره ده یعنی وگراندنا میلیون پنابر نه پروژه که هیسانه ام برید زانن دورا 4-500,000 کس وگراندن لی او گلک زحمتی جدین تبی آلیکارین هن ولاتن دنین هریمی جید به ترکیه را
یعنی وگراندنا میلیونک پنابر و گلکی زحمت بید به پروژه که راست راست خواندنک سر هبید پارلمان ترکیه دا دنگدان لسر ببه اف یک یعنی میکانیزم و که چاوت دیتن لترکیه بگشتی راستی اف مکانیزما به رنگی که راستقینی در ناکه و پیش جبو چه هما بیجم مثلا چند روز بری دیسا وزیرین کارن هندر سلیمان سویلو داخوینی یک دا گوت کو اف کسین کو پناورین کو هاتنه و دری پاسپورت آخا گوندا کرنه یکو پاسپورت آخا گوندا کریه ام نشینوان بشینن یعنی دالی دن دا yani destelati dixwaze ku bivane ewan ev pênabera li vê derê bi desteknandin û di hilbijardinê da wek şikekî karekî derxîne pêş. Yani vê derê da bi tiştekî zanistî şiklek der nakeve pêş. Yani pisporên ku ser vî dixebitin jî rastî ew jî dibêjin. Heta niha Tirkiye li ser pênabera tiştekî wek zanistî jî çê nekiriye. Ji bo wî jî opozisyon rexne ji vî warî de herî ku diçe zêde dike lê ana destelatî wê şiklekî çawa derxîne ana tiştekî gotin wê çawa cîbicî bikin bi çawayê cîbicî bikin parlamenê da wê ser bisekirin nesekirin hiç tiştekî vî warî da diyar nîne. Başa Eyüp divê derbarê da yani eger ev plan dest pê bike wê her hal alîkarî ji derve bên hinek behsa welatê Qeterê dikin ku alîkariye bike me besta me divê derbarê de civaka navnetewî dikare çi bike ji bo Tirkiye de weku alîkarî divê derbarê da ku van xelkan hemî vegerînin bi dibistan bi nexweşxane bi cî û mal û bixwarin bikin. Sal çend roj berê roja pîrozbahiya Ewropayê hebû serokê delegasyona Yektiya Ewropayê ya Tirkiye Nicolas Meyer-Landrut li vê derê daxwînek da rastî min jî jê pirsî yani Tirkiye ana dixwaze ku van pênavera bişîne nav van da jî gengeçî jî heye hûn çi difikirin bahsa wê kir got ku yani mesela pênavera meseleka cîhaniye meseleka taybet e lazim e ku herî yani zehmetiyê jî serwan dernekeve çareserêka dîtbar were çêkirin yani neteva yekbûyî di vî warî da demên berê da jî hin tişt gotibûn çi gotibûn ku alîkariya maddî behs kiribûn û em ê alîkarî bidin Tirkiye vî alî da heke çi bike em ê piştawan bigirin lê rastî heya natîçekî dîtbar ana destelatiya Tirkiye diyar ket derneket pêş wê şiklekî çawa derkeve di vî warî da jî hê tiştekî dîtbar nîne ku em bêjin ku belê ev qeteka wisa jî diyar nabe. بله خالات زلال بو پیامنیر ما ایوب دمیر تج انقره مرابو بری تجی پیامنیر ما زان عمر جقامیش لو مرابو گلک سپاس بو دماوه ئەمریکا بە توندی سەرکۆنەی کوشتنی ڕۆژنامەنووسی ئەلجەزیرە شیرین ئەبوعەقڵە دەکا. ئەبوعەقڵە یەکێک لە پەیامنێرە ناسراوەکانی کەناڵی ئاسمانغی ئەلجەزیرە ڕۆژی چوارشەمە لە کاتی ڕۆماڵکردنی هێرشێکی سەربازی ئیسرائیل لە کەنارەکانی ڕۆژئاوا کوژراویانی لەدەستدا. ئەو چەند کەسەی کە لەگەڵ ئەبوعەقڵەدا بوون دەڵێن هۆکاری کوشتنەکەی ناوبراوی هێزەکانی ئیسرائیلن. لە واشنگتۆن نێت پرایز وتەبێژی وەزارەتی دەرەوە گوتی ئێمە سەرخۆشیێکی گەورە ئاراستەی خانەوادەی شیرین و هاوڕێ خۆشەویستەکانی دەکەین و بە توندی سەرکۆنەی کوشتنەکەی دەکەین. پرایز کوشتنی ئەو ڕۆژنامەوانەی بە هەڕەشە بۆ سەر ئازادی میدیا ناوبردو و داوای لێکۆڵینەوەی خێرای لەسەرەوە پرسە کرد. بەنی گانتزیش وەزیری بەرگری ئیسرائیل بەڵێنی لێکۆڵینەوەیەکی شەفافی داوە و گوتوێتی پەیوەندی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا و فلستین هەیە لەسەرەوە پرسە. بانگوازی دوی درباره ده هر جبو وکولینه که سر بخواه لسر کشتن روزنامه‌وان الجزیره یا دیرین شیرین ابوعقله که دما ایریشه که ارتش اسرائیل ده کرتا روجا آوا هاتو کشتن زیده بون کانال تلویزیونی الجزیره که نواندوی لقطره هزین اسرائیل تاوان بار کرن که به مبست به خوینه که سار ابوعقله گلاباران کرنه سر وزیر اسرائیل نفتالی بنت گوت احتمالا که فلسطینیین چکدار دوی دما بسروبر یعنی گلابارانا بسروبر ده روزنامه‌وان فلسطینی کشت یکیتیا اروپی دا خواست کرد که لیکولینه که سر بخواه لسر مرناوی ورک کرن ده همان دمه ده نونرا امریکا لنتوینی یک گرتی لیندا توماس گرینفیلد بان کرد که کشتناوی به زلالی وره لیکولین کرن. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا.
بەێ بەفراو باوەرم ئێمە تشتێکی هەنێکی ئەمژە سیاسەتێ بە هەنێکی بخوادنە بەر بە شوونواری و دیرۆکی و بچنز باوەرم راپۆرتێک دێ دەربارەی هەیە بەڵێ لەسەر شوێنێکی سەرنجڕاکێشی کەرکووک قڵای کەرکووک ئەو قڵایەیە کە بووە بە ناسنامەیەک بۆ شارەکە و لە ئیستاشدا بەداخەوە زۆربەی شوێنەوارە دیرینەکانی ئەم قڵایە لە ناوچوون پەیامنێرمان دڵشاد ئەنوەر سەبارەت بە ڕەوشی قڵاکە راپۆرتێکتان پێشکەش دەکات. قەڵای دێرینی کەرکووکە زۆربەی بینا شوێنەواریەکانی سەر قەڵاکە داڕووخاون. قەڵای کەرکووک کە سەرەتای بنیاتنانی دەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش ئیسلام و بە دیاریکراوی سەردەمی گۆتیەکان. دواتر لە هەر سەردەمێکدا و بە پێی هوەری تەلارسازی ئەو سەردەمە تەلاری نوێی لەسەر دروست کراوە. بە شێوەیەک قەڵاکە مۆرکی هەموو پێکاتە و ئاینە جیاوازەکانی کەرکووکی تا ئێستا پێوە دیارە. لەبەر ئەمە دەتوانین بڵین قەڵا بە شێوەیەکی گشتی پێکاتەیەکی هەمەڕەنگی نەتەوەکانی تێدا بووە. تورکمانی تێدا بووە، جوولەکەی تێدا بووە، کوردی تێدا بووە، مەسیحی تێدا بووە، ئاسووری تێدا بوو. ئەمانە هەموو ئەو پێکاتە ئەم پێکاتانش هەریەکەیان لە ئاوەزی خۆی و لە بیرکردنەوەی خۆیدا بایەخی بە هوەری تەلارسازی خۆیدا اینجا لە چوارچەوەی خانوو دروستکردن بێ، لە چوارچەوەی گەڕک بێ، لە چوارچەوەی شەقام بێ، هەرێکە و توانیەتی لەو چوارچەوەدا گرنگی بە و بە لایەنە بدات. چینەکانی ژێرەوەی قەڵاکە کە گەواهیدەری دێرینێتی قەڵاکە و سەردەمە جیاوازەکانین تا ئێستا کنە و پشکنینی پێویستیان تێدا نەکراوە. قەڵای کەرکووک کە بووەتە سیمای دێرینێتی شارەکە بە تەواوەتی پەراوێز خراوە و زۆربەی بێنادێرینەکان لە بەردەم مەترسی داڕوخاندان. لەبەرەوەی هیچ بکن و پشکنیێکی تایبەتی نەکراوە لە قەڵای کەرکووکە ناتوانێت تەحدید بکرێت فترەکەی تکایە. ئەمە لە کاتێکە ڕاستەکەیتەوە ئەم زانیارەکانێکەوە هەیە ئەگەر بێت و بکن و پشکنینێکی تایبەتی بکرێت. تقریبا 2500 ساڵ پێش میلاد. قەڵای کەرکووک تا کۆتایی ساڵانی 90ەکان نزیکەی 800 خانووی لەسەر بووە. دواتر حکوومەتی بەعز بە هۆکاری سیاسی سەرجەم خانوەکانی سەر قەڵاکەی ڕوخاندووە. چوارچێوەی ڕوخانی قەڵای کەرکووک لەبەرەوەی چوارچێوەیەکی گرنگی تەلارسازی گرنگی کوردی تێدا بووە و بایەخێکی زۆری کوردیتەوە بەشێک لەو تەلارسازی تورکمانی تێدا بووە. بۆیە سیاسەتی بە عەرەبکردنی حکوومەتی بەعز لەوەدا سەرچاوی گرتبوو کە بیەوێ ئەو شوێنەوارانە هەمووی لە ناودایە بیسڕێتەوە لەبەرەوەی نێڵێ ئەو مۆرکانەیان ئەو بنەما مێژوانی کە هەیە لە قەڵادا بمێنێتەوە. هەر ناوچەیەک 200 ساڵ بەسەر بنیاتنانیدا تێپەڕی بووێت وەکو ناوچەی شوێنەواری هەژمار دەکرێت کە کەرکووک ژمارەیەکی زۆر شوێنەواری تێدا دۆزراوەتەوە و هێشتا کنە و پشکنین بۆ دۆزینەوەی سەدان شوێنەواری تر ئەنجام نەدراوە. بەپێی ئامارێکی فەرمانگەی شوێنەواری کەرکووک تاکو ئێستا لە پارێزگای کەرکووک نزیکەی 800 ناوچەی شوێنەواری دۆزراونەتەوە و لە فەرمانگەی شوێنەواری کەرکووک تۆمار کراون کە قەڵای دێرینی کەرکووک یەکێکە لەو ناوچە شوێنەواریانەی کە بەپێی وتەی شوێنەوارناسان تەمەنی نزیکەی 4000 ساڵە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. بەڵێ هەواڵێکی تشمان هەیە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە چین. دەوترێت شقامەکان لە پێکەین چۆڵ بوون لە ترافیک و ڕیزەکان درێژکراونەتەوە بۆ تاقیکردنەوەی کۆڤیدی 19. لە ڕۆژی با بڵێن پەنجشەمەوە ڕیزەکان دەبینرێن کە درێژکراونەتەوە بە تاقیکردنەوەکان چونکە پایتەختی چین دەستی داوەتە سنووردارکردنێکی تند. درنگانێکی ڕۆژی چوارشەمەش ڕاگەنرا تەکسی و خزمەتگوزاریەکانی سواربوون بەهۆی بڵاوبوونەوەی کۆڤیدی 19ەوە هەمویان داخراون لە ناوچەکانی شارەکەدا. هەروەها مۆڵ و شوێنی گەشتیاری و شوێنی خواردن لە ڕستورانتەکان قەدەخە کراوە و پاسۆ و مێترۆی ئەو شارەش هەروەها ڕاگیراوە. پەکین 46 کەیسی نوێی کۆڤیدی 19 ڕۆژی چوارشەمە ڕاگەیاندووە. ئەمریکا ڕۆژە چوارشەمێ هەژمارە 1 میلیۆن مرنا کۆرۆنا ڤایرۆس دەرباس کرد لە گۆری ئامارەکە ڕۆیتەرز کە قۆناغەکە تجاری ببیر نەدەهات.
اف هجمارین بلندن مرنان والاهیه که د مالباتن امریکی ده هشت دماکو پیکتن یکم لباجار مزن درکتن لگوری لکولینران زیدتری 200,000 زاروکن امریکی بده و باف و خودین خواج یعنی مانو به خودین خواج دستانه جبر پاندمیه لامریکا وکو جهندن کووید نیچیرا کالو پیرو مروین کو تندرستیا وان خرابو کر ل ده همان دمه زیدتری 1000 زاروکن امریکی جی کشتن بنر هجال لور کورد کونکشن بداوی هات بهوینت شتیم پیشکش کری به دلی وابون سلاوین هفکارین من ین بشه کردی دنگ امریکا جبو لوابن هر شادو بختور هر شادو بختور